بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام بە دوواداچوونی ئەم جارەمان تایبەتە لەسەر دەرمان چۆن قاچاقی دەهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە کێنەوانەی بازرگانی بە دەرمانەوە دەکەن دەرمانی ماوە بەسەرچوو چۆن لە بازاڕە ساغ دەکرێتەوە بۆچی دەرمان لە کۆگەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ماوەیان بەسەر دەچێت چەندین دۆسەی تر لە ناو دەرماندا دەمانەوێت لەم بە دوواداچوونەیە زانیاری زیاترتان بۆ بگوازینەوە. دەرمان لە هەرێمی کوردستاندا بووەتە کاڵایەک بەدەست بەشێک لە بازرگانە سیاسیەکانەوە کە لەسەر پشتی هاوڵاتی نەخۆش لە بازاردا ساغ دەکرێتەوە. بازاڕەکانی هەرێم بێبەش نین لە دەرمانی ساختە و ماوە بەسەرچوو دەرمانی قاچاق کە زۆرینەی ئەوانش لەلایەن بازرگانی بەدەسەڵاتەوە دەهێنرێتە ناو هەرێمەوە. کاکە باز زۆر سپاس بۆ دەرفەتە لەسەر کردی تەندروستی بەتایبەتیش لە ناویە دەرمان ئەو نایاساییانە چین کە دوجار زیانی بۆ نەخۆش یا بۆ هاوڵاتی دەگەڕێتەوە بەتایبەتی لە پارێزگاکەی ئەوەیە. بەڵێ بەناوی خۆی گەورە دەستان خۆش بەڕاستی بابەتێکە دەتوانم بەڵام زیندوو پەیوەستە بە تاک ژیانی تاک بە تاچی هاوڵاتیان کەرتی تەندروستی دەتوانم بڵێم یەکێکە لەو کەرتانەی کە لە هەرێمی کوردستانە بەگشتی نەکتەنها لە پارێزگاکەی ئەمە کەرتێکە خۆی نەخۆشە بە نەخۆشیێکی زۆر قورسیش وە ماوەیەکیش ئەم نەخۆشەی هەیە هیچ خەمێک نەبووە بۆ ئەوی بتواندرێت ڕزگار بکرێت تاوەکو لە کۆتاییە هاوڵاتی تێدا لە سایەوە ئیسراحەت بکات چونکە هەمومان دەزانین دوو کەرت پەروەردە تەندروستی داهاتوو بنیاد دەنێتن لە هەر وڵاتێکە تاچی تەندروست بنیاد دەنێتن و لە کۆتاییە مەکانەتێکی ئەم وڵاتە ئەم هەرێمە بە شێوەیەکی تەندروست بەرهەم دێنێتن. لە پارێزگاکەی ئێمە بەدەرنی لە پارێزگاکانی تر بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان وەزعی تەندروستی و بزاتیش لە ناویانە دەرمان بە شێوازێک و بە ئاقارێکدا ڕۆیشتووە. من زۆر جاران لە زۆر شوێنان ئاماژەم پێ کردووە دوای نەوت دووەم کەرتە کە بازرگانی پێوە دەکرێتن لەلایەن کەسانی دیار و دەست ڕۆیشتوو و بە فعلی کەسانی سیاسی کە ئەمڕۆ لە ناوچەکەیە سیاست دەکەن و حزبێک بەڕێوە دەبن و دەستی بارز و دەستی باڵاشیان هەیە لەوەی کەوە توانی ویانە لەم مەجالەشە ئەسپی خۆیان تاودەن بتوانن بازرگانی بکەن و بازرگانێکەشیان بازرگانێکی زۆر ناتەندروستە بە شێوەیەک چونکە لە هەموو دنیا ئەگەر سیر بکەی کەرتی تەندروستی شتێک نییە بدرێتە دەست هاوڵاتی سادە یا بدرێتە دەست سیاسین یعنی هەموو کەسێک مافی هەیە بۆ خۆی بازرگانی بکاتن بەڵام بازرگانیکردن بە شێوەیەکی تەندروست نەک ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە دەیبینین بە شێوەیەکی زۆر ناتەندروست دەکرێتن لەگەڵ ناوەندی تەندروستیدا هیچ ڕقابەیەک نییە ئەو ڕقابەی هەشە ڕەنگە خەڵک بڵێتن ئەم وشەیە وەکو بڵێ غەدرێکە دەکرێت هیچ ڕقابێکمان نییە بەڵێ هەیە بەڵام ئەم ڕقابەیە لە ئاستی ئەم پێشێلکاریانەی دەکرێت لەم ناوەندەدا ئەو لیژنە و سەندیکاوانەی کە دەگەڕێن لە واستەیانین بە دڵنیاییەوە هەرچی هەبێ ناوی لێدەنی لیژنە ناوی لێدەنی سندیکا هەتا بە ئێمەوەش کە ئەنجومەنی پارێزگا بە پەرلەمانیشتەوە نەیانتوانیوە بتوانن ڕێگری بکەن لەم هەموو پێشێل و سەرپێچیانەی کە لە ناو ناوەندی تەندروستیە ڕوودەدات هۆکاری نەتوانین چۆنە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر فراوانتر سەیری بکەین هەر بە هەموو سێکتەرەکانیەوە لەلایەن حکوومەتێک ڕایی دەکرێت حکوومەتەکە حزب لە پشتیایەتی دەرمانی قاچاق ئێمە وەکو ریاسی سەحەی سلەیمانی وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلەیمانی سێ لیژدەمان هەیە بۆ گەڕان بەسەر مەسخەرەکان کۆگاکانی کەرتی تایبەت لەگەڵ سەیدەلەکانە دەرمانخانەکان ئەو لیژدانی کە هەشمانە بە هاوکاری لەگەڵ سندیکای دەرمانسازانی سلەیمانیایە هەروەها بەشێکی یاسایی تایە و لەگەڵ بەڕێوبەری بەشی دام و دەستگا لە ئاسایشی سلەیمانی لیژنەکە زۆر گەورەیە تقریبن یەکێکمان هەیە 7 کەسن یەکێکمان هەیە 11 کەسن ئەم لیژنانە بەبەردەوام ئەگەڕێن هەنگ جاری وا هەیە لەسەر وشیاری هاوڵاتی ئەچینە سەر ئەو شوێنانە بەعزێ جار لەسەر تەلیفۆنێکی جەنابی وەزیرەوانێ زانیاریەکی هەیە لەسەر بە دەرمانێک یەکسەر چینە ئەو شوێنە و
لەسەر ئەوە دائیمەن بەپێی ئەو توانایە ئەگەڕێین و ئەمانەوێ کۆنتترۆلی بکەین. چۆنیەتی هێنانی دەرمان بە ڕێگەی یاسایی و بە ڕێگەی قاچاخەوە. بە ڕێگەی یاسایی پێویستە هەر دەرمانێک لە ڕێگەی سنوورە فەرمیەکان بە کوالیتی کۆنتترۆلی تەندروستیدا تێپەڕێت. کاری کوالیتی کۆنتترۆل هەڵسەنگاندنی جۆری دەرمان و کوالیتی و ماوەی بەرەمێنان و بەسەرچوونی ئەو جۆرە دەرمانەیە لەگەڵ نرخی دەرمان بەپێی پێوەرەکانی وەزارەتی تەندروستی. هەر دەرمانێک بە مەرجەکانی کوالیتی کۆنتترۆلدا تێپەڕی پێویستە بە لۆگۆیەکی تایبەتی وەزارەتی تەندروستی دیاری بکرێت کە پێی دەوترێت ستیکەر. هەر دەرمانێک ستیکەری تایبەت بەخۆی هەیە کە دەدرێت بەسەر پاکەتی دەرمانەکە. بەرواری بەرەمێنان و بەسەرچوون و ژمارەی تایبەتی دەرمانەکە کە باژنەمبەری پێدەوترێت لەسەر ستیکەر و پاکەتەکە یەک جۆر و یەک ژمارەیە. پێویستە ستیکەری سەر پاکەتەکە بە هیچ شێوەیەک لێ نەبێتەوە. کوالیتی کۆنتترۆل ئەو شوێنەیە نابێت فشاری هیچ دەستگا و لاینێکی لەسەر بێت و پێویستە بەپێی پێوەرەکانی وەزارەتی تەندروستی کار بکات کە لە ئێستادا کوالیتی کۆنتترۆلی دەرمان بە یەکێک لە لاواسترین کوالیتیەکان دادەنرێت و بازرگانە سیاسیەکانیش زۆرترین فشاریان هەیە بۆ سەری کە بەپێی زانیاریەکان یەکێک لە ستافەکانی کوالیتی کۆنتترۆلی هەرێم لەلایەن کۆمپانیایەکی هێنانی دەرمانەوە گەشتی دەرەوەیان پێکراوە. لە ئێستادا کە لە هەرێمی کوردستان دەرمان بووەتە کاڵایەک بەدەست توجار و تەنانەت سیاسیەکانیشەوە پێویستە نەخۆش چۆن ئەو دەرمانە بناسێتەوە بۆی کە لەمە زیاتر زیانی بەرنەکەوێت. ئەم ستیکەرەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دەدرێتە سەر دەرمانەکان لە کوالیتی کۆنتترۆلەکاندا بۆچی دەبێت بۆ ئاسانیە لێ ببێتەوە. لە ئێستادا هەنگاوەکانی نەخۆش بۆ وەرگرتنی دەرمانێک بۆ تەندروستیەکی باشتر و لەشی ساختری دەبێت چی بکات. من دەمەوێت لەگەڵ پزیشکێکی دەرمانسازدا قسە بکەم. لەگەڵ من دەسمە ناوێکێک لە دەرمانخانەکانی شاری سلێمانی و دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵیا بزانم ئایا ئەم ستیکەرانە بۆ نمونە چۆن لەسەر پاکەتی دەرمان بۆ ئاسانی لا دەدرێت. چۆن دەرمانی ساختە لە ناو سەیدەلیەکاندا یا دەرمانانی کە ماوەیان بەسەر چووە ساخت دەکرێتەوە و دەدرێتە نەخۆش. لەگەڵمان بن. کاکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەمەوێت لەوێ دەست پێ بکەم. دەرمانی ماوە بەسەرچوو لە ناو سەیدەلیەکانە بەگشتی دەڵێم یا بە دەگمەن هەیە ئێستا بدرێتە نەخۆشیانە. وەکو ئەوەی کە استراتیژ بێت و بڵێن وەکو بەرنامە بیرێ بە نەخۆش نەخێر شتیوانێ مەگەر بە سەهوو بێت بدرێ بە نەخۆش. زۆر باشە. دەرمان هەیە لە بازاڕە ماوەکەی بەسەر چووە ستیکەرێکی تازی لەسەر درێ بە بازنامەرێکی تازەوە وەکو دەرمانێکی تازە ینی ساق بکرێتەوە لە بازار. من ئەمەم نەبینیوە. هەیە کەم فرتوفێڵانە بیاوێ بیکارە ناو توجارەکانە بەتاکی دەگەر ئەمە شتانەکە بیرێتە دەست خەڵک ئەم هەلانە ئەقۆزێتەوە بۆی خۆی پێدەوڵەمەند بکە. دەرفەتی ئەو ساختەکاریە لە ناو دەرماندا هەیە تەندروستیدا نەخۆشی ئێمە لە سەتا چەندی ئەوەندێک ئێوە بزانن هۆشیارن لەوەی کە کاتێککە دەرمانێک دەکڕن سێری بازنەمبەر و ئەم ستیکەرانە بکەن بزانن وەکو یەکە ماوەکەی بەسەر چۆیان چۆنە ڕێژێکی زۆر کەمی نەخۆشەکان ئەوەکەن کەواتە نەخۆشی ئەمە چی بکا بۆی کە دەرمانێکی ساف و سەلامەت لە سەیدەلیەکان وەربێت. خۆی ئەمە بەڕاستی ئەمە بەرپرسیارەتی نەخۆش نییە کە دەرمانی ساغ و سەلامەت بکڕێت و بەکاربێنێت. ئەمە بەرپرسیارەتی حکوومەت و وەزارەتی تەندروستیە کە دەرمانێکی ساغ و سەلامەت و دەرمانێک کە ماوەکەی بەسەر نەچوو بێەوە دەرمانێک کە لە کوواڵەتیەکی بەرز بێت ئەمە دابین کە بۆ هاوڵاتیەکانی ئەمە کاری نەخۆش نییە کاری وەزارەتی تەندروستیە. زۆر باشە. ئێستا منم پاکەتم پێ بۆچی ئەم ستیکەرە بە ئاسانی لێ بێتەوە ئەبێ لێ بێتەوە خۆی بە ئاسانی وڵای خۆی ئەبێ لی نەبێتەوە بەسترا ئەو پرسیارە حەق وایە لە دەستگای کوالتی کۆنتترۆل کرێکە بۆچی ئاوە ستیکەرێکی ئاوا بۆ شێوەیە دروستەکرێکە بە ئاسانی لێبێت. مەفهومی ئەم ستیکەرەیە چییە؟ ئەم ستیکەرە بمانای ئەوەیە کە ئەم باج نمبەرە ئەم دەرمانە بەم باج نمبەر و بەم ئەکسپایرە لە کوالتی کۆنتترۆڵا دەرچوو ینی ئەم وەجبەیەی لە کوالتی کۆنتترۆڵ دەرچوو و ئەمە ینی کوالتێکی باشی هەیە و ئەمە ئەتوانرێ بەکاربهێنرێ بۆ نەخۆش. بەڵام ئیتر ئەگەر ئەمەی لێ بکرێتەوە و ئەمەی پێوە نەبێ ناکرێت. ئەگەر لێ بکرێتەوە ئێستا ئەمە ئەگەر لێ بکرێتەوە تۆ توانێمە بدەیت لە دەرمانێکی تر و بیدێ بە نەخۆشێک بەبێەوەی بزانێت. بەڵای خۆی ئەمە ناوی دەرمانەکەی لێ نووسراوە بۆ نمونە ئەمە هی ئەم دەرمانەیە ناوەکەشی لێ نووسراوە لێرەوە بەڵام نەخۆش نەخێر نەخۆش ئەوە نازانێت.
یان ئەتوانی ئەو فرتوفێڵا گەر بتێوێ بیکەیت. بەڵێ ئەم فرتوفێڵا ئەتوانرێ بکرێت بۆ لەبەرەوەی ئەمە ڕێیان پێیدت ینی چۆن ئەڵی مەجالەکەیان بۆ شێوەیە ڕەخساندووە ئەگنا ئەبێ ئەم ستیکەرە بە هیچ شێوەیە لێک نەکرێتەوە بە شێوەیەکی وا بێت کە لێ نەبێتەوە بۆی ئەو مەجالەش نەبێ بۆ کەس ئەگەر کەسانێک بیانەوە خەلە بقۆزنەوە. بەنسبەت مەدخەرەوە پێم وان نییە وەکو خۆی هیچ بڵێن هۆکارێک بن لە مەوزوعی کوالیتی دەرماندا تەنها ئەتوانین بڵێن کوالیتی کۆنتترۆل خۆی ئەو دەورە ئەبینێ لەبەرەوەی کە مەدخەریش نات چونکە ئێمە لەسەر و مەدخەرەوە شەریکەمان هەیە ئەوەی کە لە بەتابەتی حکوومەتی هەرێمی خۆمانە ڕێ پێدراوە لەوەی کە دەرمانداغڵکە شەریکاتە نەک مەداخیر مەداخیر دەستی دووەمە لە شەریکەی وەرەگرێتەوە لەبەرەوە کوالیتی کۆنتترۆڵە بزانێ تا چ ڕادێک ئەو دەرمانەی شەریکە ئەیهێنێ کوالیتەکەی بەرزەیان نزمە تا چ ڕادێک ڕێ ئەوەی ئەدا داغڵی کەیان داغڵی نەکە لەبەرەوە ئەگەر کوالیتی کۆنتترۆل بەڕاستی ئەجیزەی بەقوات و چۆنڵی فیلتەرێکی ئەوەندە بەقوت بێنێڵێت کوالیتی نزم داغڵی ئەم وڵاتە بێ پێم وانە هیچ شەریکاتێک بتوانێ دەرمانێک داغڵکە کوالیتی نزم بێ ئەڵڵاهوممە کوالیتی کۆنتترۆل ئەگەر لە سەر و خۆیەوە کەسانێکی دەسەڵاتدار هەبن یان کەسانێک هەبن بیانێ ئەگەر کوالیتی دەرمانەکە نزمیش بێ هەر داغڵ کرێ نادانم تا چ ڕادێک ئەمە هەبێ لە ئارایانە چونکە ئێمە هەمومان نەزانین بەڕاستی لە وڵاتی ئێمەیە هەندێک لە دەسەڵاتداران بیانوێت هەر جونگەیە لە جونگەکانی ئەم وڵاتی ئێمە لە ئیش بخەن لە ئیشی ئەخەن بەڵامی ئێستا زانیاریتان هەیە باوەڕتوایە دەسەڵاتدارانی هەرێم ئەوانە تێکەڵ بە بازرگانی ناو دەرمان بوون بەتاکید زۆر من قەنەعەتم وایە نەک من قەنەعەتم وایە هاوڵاتیانی ئەم هەرێمە هەمویان بۆ خۆیان ئەبینن کە هیچ جونگەیەک نییە لە وڵاتیە هیچ گۆشەیەک نییە لە وڵاتیە دەسەڵاتدارێ لە پشتیەوە نەبێکە لە ڕووی تیجاری و لە ڕووی بازرگانیەوە ئیسفادەی لێ نەکات و بەشێ لەو داهاتیان بەشێ لەو قازانجی کە لەو بوارە دەستەکەی نەچێت دۆگیرفانێکە لە ئەوان هیچیان قۆڕ کردووە لە دەرمان ئەتوانم بڵم ئەگەر ڕاستە خۆ خۆرخیان نەکردبێ بە ناڕاستە خۆ کراوە ئەویش ناڕاستە خۆکە چۆنە بەو شێوەی کە لەوە ئەچێ ڕێگری یان بربەست بۆ داغڵبوونی هەندێک لە شەریکاتی عالەمی لە لەڕی دەرمانەوە کرابێ بۆ خاتری ئەوەی کە ڕەواج و بازار بەو دەرمانانەیان بەو شەریکاتانە بدرێ کە لە ڕێی ئەو دەسەڵاتدارانەوە ئەوێت لە بازارەکانی کوردستانە ساغ بکرێتەوە. هێنانی دەرمان بە قاچاغ بۆ ناو هەرێم دەرمان بە زۆری لە وڵاتی ئێران و تورکیا بە قاچاغ دەهێنرێت بەڵام دانانی کوالیتی کۆنتترۆل لە نێوان هەرێم و عێراق هێنانی دەرمانیشی لە ناوەند و خواروی عێراقەوە بۆ هەرێم کردووەتە قاچاغ گەربێت و بە کوالیتی کۆنتترۆلی هەرێمدا تێنەپەڕێت لە کاتێکدا بوونی ئەو کوالیتی کۆنتترۆڵە پێچەوانەی یاسا و دەستورە حزب حکوومەت بەڕێوە دەبا حزب دەستی لە ناو یەکەیەکەی کایەکانی ئەم حکوومەتەدا هەیە هەرچی فەرمانگە و هەرچی دام و دەستگایەکی ئەم حکوومەتە دەدیگری حزب بەڕێوەی دەباتن هەموو کارەکانی ڕۆژانە لەم دەستەیە پێداویستەکانی لەم دەستەیە بۆ دابینەکرێ هەردوو شیان دەستی حزبە ئەمەیە کەوای کردووە هەموو دام و دەستگاکانی ڕقابی و تەشریعی لە بەرامبەر دەسەڵستان بۆسن پەیوەندی چیە بۆ لیژنەی کە جەناتی تایە بۆی کە بتوانین ڕقابەیەک لەسەر ئەو نایاسایی و ئەو گەندەڵ و قۆڕکاریانی کە لە ناو کردی تەندروستی و دەرماندا هەیە بۆ نمونە ڕێگریان لێ بکەن یا ئاشکرایان بکەن بکەنەوە بەڵێ زۆر جوانە من بە نمونەیەک وەڵامت دەدەمەوە بۆی درێژی نەکەینەوە من لە بەرلەوەی ببم بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا لە یەکێک لە نوقتەکانی تەفتیش پشکنینی خۆراک بووم ئێمە بەشی خۆراک بووین و برادرانیش لە دەرمانسازەکان بەشی دەرمان و هاور ینی کاتێک کە دەرمان داخل دەکرا ئەمان پشکنینیان بۆ دەکرد پشکنینەکەی ئێمەش کە داخلی ناوشار دەکرێت پشکنینی دووەم و سێم و پاش کوالیتی کۆنتترۆڵە نەک ئەو پشکنینە بێت کە ئێمە کوالیتی کۆنتترۆلی بۆ بکەین ئەمەە تەنها پشکنینی هەندێک لە خاڵە سنووریەکانی دەوروبەری پارێزگای هەولێر بووم بە نمونەیەک بۆ باسەکەم ڕۆژێکیان مادەیەک هات بەلای ئێمەدا تێپەڕی برادرانی دەرمانسازە لەگەڵ ئێمەدا دەنیشتن دەرمانەکە ORS پێ دەڵێن ORS دەدرێتەوە منداڵانی کە تووشی سکچوون و ڕشانەوە ئەمانە دەبن بە تایبەتی مەسەلەی سکچوون سەوائیلی لاشان نامێنێتن ئەمە بەدیلە کۆمەڵێک مادەی خۆراکی تێدا هەیە بەدیلە بۆ ئەوەی قەرەبووی ئەم سەوائیلە بکاتەوە ئەمە دەدرێتە منداڵی ئەو شارە دەدرێتە منداڵی ئەم هاوڵاتیانی من و تو
ئەموو ئەوێ ئێکسپایرەکەی بەدەست ڕۆژ دەبیەوە. ئەمە شتێکی ناقانونیە، ناتوانندرێ ئەمە لە بازار ساغ بکرێتەوە و لە هەر شوێنێکیشە بگیرێ لە هەر سەیدەلیەکە لە خۆ لە هەر لای هەر کەسێکە کە مامەڵی پێدەکە مەفرۆزە ڕوبەڕووی دادگا بکرێتەوە قانونیەن. ئەو بەرواری سادر و ئەم بەرواری ئەکسپایر بوونەکەی و پرۆداکت و ئینتیهایەکەی ڕۆژ دەبیەوە بەدەستی. ئەو دەرمانسازە بەڕێزە کە من پێویستی نازانم لێرە ناوی پێبێنم ئاماژە پێم لە بەرچاوی من ڕێگەی بە کەسەکە نەدا کە دەرمانەکە هاوردە بکاتن بە کورتی درێژی نەکەینەوە. کارگەویشتەوەی کەەوە تەلەفۆن بۆ سەر و کرا لە جیهەی خۆیان دکتۆرە دەرمانسازەکان کە گوتیان دەرمانێکی ئاوا هەیە ئێمە ڕێی پێ نادەین. پاش زیاد لە نیو سەعاتی تەلەفۆن و تەلەفۆنکاری لەلایەن ئاساییشەوە ناچار بەڕێکرا و ڕێی پێدرا، هەتا هەڕەشە لەو دەرمانسازە کرا بەوەی کەەوە ئەگەر ڕێی پێنەدا فەسڵ دەکرێت. کوالتی کۆنتترۆلی بڵین ئەو لوجنانی کوالتی کۆنتترۆلی کە لە مەرزەکانە هەیە ئیشی ئەوان چییە؟ ئەوان ئەو بارانەی کەیت ئەبێ سیشتی لەگەڵا بێ لە ئینڤۆیسەکەی هەبێت مێتۆد ئۆف ئەنالەسیزی لەگەڵا بێ هینی لەگەڵا بێت سرتیفیکیت ئۆف ئەنالسیس سرتیفیکیت ئۆف ئۆریجین لەگەڵ لیستەکەشی لەگەڵا بێ و ڤاوچەرەکەی کە لەکوێ کڕاوە ئەوانە لە بەشەکە مۆری لێیەن نمونەی لێوەرەگرن نمونەی لێوەرەگرن لەو دەرمانانە بەپی ڕاژایەکە کە بەشی کوالتی کۆنتترۆل دیاری کردووە لە هەموو باچێک یان ئەزانی باچێ ڕقمێکی لەسەر لە کولی باچێک مجموعەیە دەرمان ئەبن بۆ فەحزکردنی ما باقی بارەکە کتابێکی بۆ دەرەکەن پێی ئەڵێن ڕێگەپێدانی کاتی ڕێگەپێدانی کاتی ئەو مۆڵەتی کاتیە بۆی هەیە ئەو کۆمپانیە لە مەرزەکەەوە لە خاڵی سنوورێکەوە هەتاکو مەخزەنەکەی کۆمپانیاکە ئەوەنگە بۆی هەیە داخرێت کلیلەکەی نابێت لێی سرف بکرێ هەتاکو هەڵسەنگاندنی تەواوەتی بۆیە لە کوالەتی کۆنتترۆڵەوانە ئەو ئانە پێوتری ئەطراق سەرف بە کەیشی خۆی ئیفرۆشێت و بۆ سەرێکە داری کراوە دەرمانی کە لە کوالتی کۆنتترۆل قبول کراوە چۆن جیای کەمەوە لە دەرمانێکی کاچ ستیکەری پێوەیە. دکتۆرە ئەم ستیکەرە من لە بەنامەکەمە هەیە کە پیشانی دەدەم زۆر بە ئاسانی لێدەکرێتەوە و ئەوەندی کە خاوەن مەدخەلە خاوەن کۆگەکان دەڵێن لە کوالتی کۆنتترۆل بە تۆپ ستیکەرمان ئەی بەکەی چییە ئەگەر بە ئەمە مشکلە دروست دەرمەخەنە طبعا بدەرمانخانی باسی لا کۆڵان ناکەین ئێمە باسی دەرمانخانە ڕسمیەکەین ئەمە خەتای چێ بەعزە جار کوالتی کۆنتترۆل فریا ناکەوێت وەکو خۆت وتە دەرمان زۆر زۆرە فریا ناکەوێت بەس کتابی پێی هەیە یعنی ئەم باچنەمبەرە بڵین باچنەمبەرێک 5 سێ دەرچۆ لە فەحسا و لەسەر ئەو ستیکەرە ڕقەبەکەی نووسراوە مەجالیتیانە یعنی ئەبێ ئەو ڕقەمێکە لەسەر ستیکەرەکە نووسراوە هەمان ڕقەبێکە لەسەر پاکەتی دەرمانەکە نووسراوە نەخۆش ئەم وشیاری هەیە کە هەردووکی قیاسکە ئەو وشیارەکەوێتە سەر سەیدەلێکە من قبول ناکەم دەرمانی ساختە لە سەیدەلەکەما هەبێت دکتۆرە تلۆڤەت تۆ قبولەکەی ئەوە ئیشی سەیدەلانی ئیشی نەخۆش نییە باشە کەواتە سەیدەلیانەکە کاتێک کە دەیەوێ دەرمانێکی قاچاخێنرا و لەگەڵ ئەوەی کە لە کوالتی کۆنتترۆڵە تێپەڕیوە لە بازار ساخی کاتەوە ڕەنگە دەستی لیژنەکانیش خۆ هەموو ڕۆژ و هەموو ساعتێک بەسەر سەریەوە مراقەبە نین دوجار ئەم دەرمانە لە دەرفەتێکا دەدرێتە نەخۆش ئایا ئەمە پێویست دەکات نەخۆش وشیاری هەبێ بۆ ئەمە واللهی نەخۆش ئەخر بۆی جیا ناکرێتەوە نەخۆشەکە بەڵام ئەتوانێت لەو سەیدەلێ بیکڕە بچێتە سەیدەلێ کە سوال پرسێ دەرمانێکی تر کە پیشانیاندان بەڵام لەبەر جۆری حاڵەتەکان ناکرێمە هەمووی لە شاشەوە پیشان بدەین کە نەخۆشیەکە نەخۆشیەکەش خۆتە زانی پێش بەرنامەکە پێم وتی قورسە ئەم جۆری دەرمانە دوانیان ناوەتە بەردەمم ساختە ینی لە سین لی دروست دەکرێت چی بکرێ بۆ کە ڕێگری بکرێت هێنانە ناوەی ئەم دەرمانە ساختە بەم نەوتی خۆم لجنە بووم چووم گرتم لە سەیدەلێکە هەموو سلەیمانی گەڕین یەک پاکەتمان دۆزیەوە لە یەک سەیدەلیە بێتە ناو سەیدەلیەکان بۆ لە سنوورەکان بۆ لە قاچیان شوێنەکان قاچاخە ئەگەر کابرای دە پاکەتی خسبێتە گیرفانی و چۆنە گیرێ گەرچی بە بڕوای بەشێک لە پزیشکانی دەرمانساز مەرجنیە هەموو دەرمانێکی قاچاق خراپ بێت بەڵام بەشێک لە بازرگانە سیاسیەکان بازاری دەرمانی بە قاچاقیشیان قۆرخ کردووە و دەرمانی ساختە هاوردەی هەرێم دەکەن و لەسەر گیانی نەخۆش ساخی دەکەنەوە بە پێی وتەی یەکێک لە مەندووبەکانی دەرمان لە شاری هەولێر یەکێک لە بازرگانەکانی دەرمان کە بەرپرسێکی باڵای سیاسی لە پشتەوەیە گرێبەستێک لەگەڵ یەکێک لە کۆمپانیا جیهانیەکان دەکات بۆ هێنانی بڕێک دەرمان چیرۆکی و بازرگانە بەو شێوازە دەبێت
گرێبەستێکی 2 ملیۆن دۆلاری لەگەڵ کۆمپانیاکە واژۆ دەکات بە خەبارەی 2 ملیۆن دۆلار. بۆ نمونە بۆ هێنانی 500 پاکەت دەرمان گەربێت و هەر لایەکیش پەشیمان بێتەوە ئەوە پێویستە 2 ملیۆن دۆلار بدات. بازرگانەکەی هەرێم لە دوای ساختکردنەوەی 200 پاکەت دەرمان لە بازار ڕێژەیەکی دیاریکراو لە جۆری دەرمانی کۆمپانیاکە لە وڵاتی سین ساختە دەکات و دەیهێنێتە ناو بازاڕەوە. لە دوای ئاگاداربوونەوەی کۆمپانیا لەبەر شکۆ و ناوی کۆمپانیاکە کە کۆمپانیایەکی جیانی دەبێت بە ناچاری گرێبەستەکەی هەڵدەوەشێنێتەوە و 2 ملیۆن دۆلار دەداتە بازرگانە کوردەکە. بازرگانە کوردەکەش سەرڕای ساختکردنەوەی دەرمانە ساختەکە و 2 ملیۆن دۆلاری کۆمپانیاکەش قازانج دەکات. ئەوەندە کە زانیاریتان هەبێ هێنانی دەرمان بۆ ناو هەرێمی کوردستان یا بۆ پارێزگای سلێمانی چۆنە؟ وڵی ئەوەی بزانین ئێمە لە ڕێگەی بازگەکانەوە بە کۆنتترۆل کرابێت ئەڵێن کە کۆنتترۆل کراوە بەڵام شەرنیە هەموو لەو دەرمانەشکێن لەژێر دەسەڵاتی حکوومەت و ینی بەو شێوە زانستیە بێکا هەیە. واتە لە ڕێگەی قاچاقیشەوە دەرمان دێت؟ بەڵێ دەرمان بە ڕێگەی قاچاقیش. باوەڕت وایە لە سەتا چەندی دەرمان لە بازاری هەرێمی کوردستاندا ئەو دەرمانەی کە لە سەتا چەندی قاچاقە پڕی کردوێتەوە؟ وڵی من ناتوانم ڕێژەیەک بم بە حکمی ئەوەی کە ئێمە بە پێویستە داتایەکمان پێبێ بۆ ئەوەی کە ئەم ڕێژەیە بین لەبارەی دەرمانی قاچاق و لەبارەی ئەو دەرمانانی. بەڵام بەڕاستی ئەمە بێتوانایی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکانە کە نەیانتوانیوە بازاری کوردستان تێر بکەن بەو دەرمانانەوە. هەندێک دەرمان کە ئەهێنرێ بەهۆی قاچاقۆ هۆکارەکەوێت دەخۆشێکی زۆر پێویستی پێێتی و ئەم دەرمانە مەتخەرەکان نایهێنن یا بۆ نمونە لە کواڵتی کۆنتترۆل لەوانەیە زۆر تاخیریان کەن یا زۆر چۆنەڵی ڕۆتینیان بۆ دروست بکەن نەتوان بێنن بۆیە لە ڕێگەی قاچاق لەوانەیە بهێنێتە هەرێمی کوردستان. ئەگەر بێت و ئەم لایەنە چارەسەر بکرێ ئەوەش پێم وایە قاچاقیش نامێنێت. کاکتۆر ئەمە هیچ شەریکەیەکی بۆ نمونە ئەگەر ئەسڵی ئەوروپی بێت بەڵێ بیانی بێت دەکرێت هەمان شەریکەش لە سین یا لە وڵاتێکی تر ساختی لێ دروست بکرێ یا هەیە لەنەوە بازارڕە ساختەکەی بە نرخی شەریکەی ئەسلی بفرۆشرێتەوە؟ بەڵێ پشتی وا هەیە لە بازار زۆرەیەکەمە. وڵی بەردار ڕادەیەک هەیە ینی ئێوە جیایەکەنەوە وەکوسی دەلێت ئێمە وەکو خۆمان هەوڵ ئەدەین وەلو ئێمە بەڕاستی وەکو وتم بەرپرسیارەتی تەنانەت دەرمانخانەکانی ژنیە کە کۆڵتی دەرمان و جۆری دەرمان و باشی دەرمان بەرپرسیارەتی وەزارەتی تەندروستیە لە ڕێگەی دەستگای کواڵتی کۆنتترۆڵەوە ئەمانە بەرپرسن لە کواڵتی دەرمان لە هەرموو هەرێمی کوردستانە. بەڵام ئێمە ئەوەنەی بە حکمی ئەوەی کە ئەمان وەزعێکی وایان دروست کردووە ئێمە ئەوەنەی لە تواناماندا بێ لە ڕێگەی کۆمپانیا ئەسلەکان و لە ڕێگەی مندوبەکانەوە ینی تەکید لەوە ئەکەینەوە کە ئەمە لە دەستێکی ئەمینەوە هاتبێت و لە کۆمپانیای ئەسلیەوە هاتبێت. کەواتە زیاتر کار لەسەر ناسراوی مندوبەکان دەکەن. بە تاکید مەجبورین بۆ ئەگەر ساختی لێ بکرێ بۆ کوتر ناناسرێتەوە؟ زۆر جار زۆر بە وریایانە ئەیکەن یانە بە شێوەیەکی ئەوەندە ئەیکەن تۆ ناتوانانی لە وەژبەیەکی زۆرە بتوانی چەندانێک بە ساختە بناسیتەوە لەبەرەوە ینی شەر نییە تۆ ئەو بۆ منە لەوانەیە 20 پاکەت لە 20 پاکەتە 3 پاکەتی ئەو ساختە بکە لەبەرەوە تۆ ئەبێ لە دەستێکی ئەمینی واوەری بگری کە ئەمە ڕوونەیە. دەرمانی قاچاق ئێمە توانین بیکەین بە دوو بەشەوە. دەرمانێکیان ئەوەی کە لە ناو عێراق خۆیان بە قاچاق دێت واتە لە بینی هەرێم و بەغایە. دەرمانێکیش ئەوەی کە بڵین لە دەرەوەی عێراق بۆ نمونە لە ئێرانەوە لە تورکیا و لەمانەوە کە ئێنرێ ئەوەی کە لە عێراقەوە دێ ئەمە بۆ خۆی بە کوالیتیان ڕۆیشتووە واتە بەغداش کاتێککە دەرمان داغڵەکە کوالیتی کۆنتترۆلی هەیە بگرار کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان لە ڕێی بەغاوە ئیجازەی وەرگرتووە. لەبەرەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەرمانەشی کە لە ڕێی کوالیتی کۆنتترۆلی بەغاشەوە داغڵەکرێ هەر بە قاچاقی لە قەڵەمەیە. ئەمە مانای وانە ئەم دەرمانە خراب بێ. بەڵام جۆری گیتمان لە قاچاقی ئەوەی کە لە دەرەوەی بڵێن حکوومەتی عێراقی و داغڵەکرێ بۆ نمونە لە تورکیاوە یان لە سووریاوە یاوەکو بڵین لە ئێرانەوە ئەم دەرمانانە بە کوالیتی کۆنتترۆڵان ناڕۆ ئەمەیە بۆ خۆی مشکلە لەوەچە دروستکە. ئەمەش ئەتوانم بڵێم خۆشبەختانە زۆر لە مودەتێکی ڕابردووە زۆر کەم بوو بووەوە بەڵام ئەتوانم بڵێم لەم شێوی ئێستا کە دروست بووەتەوە و لەم شێوەیە لە نەتوانینی مراقبەیەکی بەهێزی حکوومەت بوو ئەم مەوضوعە تقریبا تۆزێ وردە ئەم مەوضوعە دیسانەوە توانم بڵێم بە تایبەتی لە ماوادی تورکیا داغڵی هەرێمی کوردستانە بێتەوە.
کەواتە کاڵایی کە ئەو دەرمانی کە لە عێراق و بەغداوە دێتنەوە هەرێمی کوردستان بە قاچاق دێهێنرێت یا ئەو کوالیتی کۆنتترۆڵی کە هەیە لەو وێنەیە بۆچی لا نابرێت خۆ بە دەستور ئەمە بۆ خۆی پرسیاری ئێمە بووە چەند وەخت لا نابرێ بە قازان نەکە ئەوە ژانی ئەمە لە کۆمەڵی ڕووەوە لە کۆمەڵی ڕووەوە زەرری بە حکوومەتی هەرێم داوە یاکو بڵێن ئەتوانین بڵێن زەرری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوە لەو ڕووەوە یەکەم کە بەڕاستی وای کردووە دەرمان زۆر کەم بۆتەوە بۆ چونکە ئەکو عەرزم کردی ئێمە زۆربەی شەریکاتە عالەمیەکان کاتێک ئەوێت دەرمانەکەی تەسجیلکە کە تەعامل لە خودی عێراقاکە و یەک دەوڵەت تەعاملی لەگەڵاکات ئەو دێت شەریکەکەی خۆی لە پایتەختی ئەم وڵاتەیە کە بەغدایە کە وەکو تا ئێستا وەکو ئەوەی کە هەیە تەسجیل ئەکات و زۆربەی وەکالەتەکان لە بەغایە ئەو ناچێت دوو کەڕت ئەم شەریکەیە بێت شەریکەکەی خۆی تەسجیل کاتەوە هەم لە بەغاش و هەم لە هەرێمیشە بۆ سێرەکەی زۆربەی دەرمانەکان سا لە بەغا متەوەفرە لە کاتێکە شەریکەکانی کوردستانیان مەداخیرەکانی کوردستان بیانێ ئەم دەرمانە متەوەفرکان ئەمە بەڕاستی کێشەیەکیان بۆ دروست بۆ لەوەی کە ئەگەر بێت و بێن بەم دیوا وەکو قاچاق تەماشا ئەکرێ بەڕسمیش ڕێگەی پێ نادرێ ئەگەر بەڕسمیش ڕێگەی پێ بدرێ کۆمەڵی عەرقەلە و بربەستی ئەمەندە زۆر هەیە تاوەکو دەرمانێکی لە لای بەغاوە کە بێ لێرە داغڵیکەی وای لێ دێ بەڕاستی زەحمەت و ئەرکەکەی ئەمەندە زۆر ئەبێ خەڵک کەمتر بە دوایەوە مۆزوعی قاچاقەکە نرخەکەی بەرزەبێتەوە ئەمەش هۆکارێکی عەرزم کردی هۆکاری دووەمیان کە زرە لە هاوڵاتیانەدا لە کاتێکە کە تۆ منافیزی شەریکات نەما لە بازاڕە ئەگەر لە ساحەکە دوو شەریکە هەبوو سێ شەریکە هەبوو بە کەیفی خۆیان ئەتوانن سعر بەرز دابنێن بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر لە جیاتی شەریکەیەک لە دەرمانێکە لە جیاتی شەریکەیەک یان دوان دە شەریکە هەبێ سێریکەی وای لێ دێ منافەسی سعر دەکەن ئەو لە کەمترە فرۆشە ئەو لە کەمترە فرۆشە ئەو لە کەمترە فرۆشە هەتا وای لێ دێت لە ئەنجامە ئەمەی کە ئیسفادە ئاکا لەم بینە هاوڵاتیانە نرخی دەرمان لە هەرێم چۆن دیاری دەکرێت و کێ دیاری دەکات ئەو بازرگانانەی پشتیوانی سیاسیان هەیە یان کۆمپانیەکانیان سەر بە حیزبە باڵادەستەکانن قۆرخی هێنانی جۆرەکانی دەرمانیان کردووە و ڕێگەی ڕکابەریان بۆ هێنانی دەرمان نەهێشتووە تاوەکو بە ڕکابەری نێوان کۆمپانیەکان نرخی دەرمان کەم بکرێتەوە جگە لەو دەرمانانەی لە نەخۆشخانە حکومیەکان دەدرێت بە نەخۆش زۆرینەی دەرمان لەلایەن بازرگانەوە نرخی بۆ دیاری دەکرێت بۆ نمونە بازرگان لە کۆمپانیا کاتێک 100 پاکەت دەرمان دەکرێت چەند پاکەتێکیش بە فری وەردەگرێت گەر بۆ هەر پاکەتێکیش $8 دابێت ئەوە دەیفرۆشێتەوە بە دەرمانخانەکان بە $20 و بە ڕێژەی لە 150 بە فری دەداتە دەرمانخانەکان کە بۆ فرۆشتنی 50 پاکەتیان $1000 وەردەگرێت و $200 دەبێتە قازانج و 25 پاکەتیش بە فری داوەتە دەرمانخانە و 25 پاکەتیشی بۆ دەمێنێتەوە ناکرێت دەرمانخانە بە فری دەرمان بە نەخۆش بدەن بۆیە بۆ هەر پاکەتێک دەرمان جگە لە $20 نرخی کڕینی چەند دۆلارێکی وە قازانج دەخەنە سەر کە ئەو کات بۆ فرۆشتنی 75 پاکەتەکە گەرتەنها بەمایەکەی خۆشی بیفرۆشێتەوە $500 قازانج دەکات کە زۆر جار دەرمانخانەکان زۆرترین نرخ لەسەر دەرمان دادەنێن هەندێک دۆسیە هەن کە ئەوەندەی من بە دوواداچوونمان کردووە لەم بەرنامەیەدا بەدەستمان گەشتووە تەبەن زۆربەی خاوەن کۆگاکان قسە ناکەن ناتوانن یا دەترسن قسە بکەن دکتۆرەکان بە هەمان شێواز بەڵام ئەوەی کە زانیاریمان وەرگرتووە باز لەوە دەکرێت بۆ نمونە هەندێک هەن تەنانەت وایان کردووە کۆمپانیا گەورەکان زەبەلاحەکانی وڵاتە زلهێزەکانیش وڵاتە گەورەکانیش وڵاتە ئەوروپیەکانیش ئێستا وەکالەتی دەرمان نەدەنە هەرێمی کوردستان لەبەرەوەی فڕتوفێڵیان لەگەڵا کردوون قۆڵی کۆمپانیەکانیشیان بڕیوە ئەمە چۆنە ئەمە زەرەر دەدا بە کەرتی تەندروستی بەگشتی لە هەرێمی کوردستانە بە دڵنیایەوە ئەمن و زەزانەمان هەبوو لە بازاڕە بینیومانە خۆی هەندێک بابەت هەیە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاوە نەبووە بەڵام بە حکمەوەی خۆم لە ناوناوەندەکەمە ئەم شتانم بینیوە بە فعلی یعنی بۆ نمونە ئێمە هەندێک دەرمانمان هەیە وەکو سەرجەم کاڵاکانی تری بازار شتومەکەکانی تر جگە لە دەرمان هەتا مەسەلەن بەم کامیرەیە کە ئێسا کە وێنەمان دەگرێت ئەمە بڕاندی هەیە و شتێکی هەیە تەقلیدی پێ دەڵێن شتێکی هەیە قاچاقی پێ دەڵێن کۆمەڵێک لەمانە ئێمە لە دەرمانە بڕاندمان هەیە یعنی ئەو کۆمپانیایی کە سەرەتا دەستی لە دروستکردنی ئەم مادەیەدا هەبووە عالەمیە شتێکی ناسراوە لە هەموو جیهانە ناتوانێت مامەڵە بە دوو جۆر بکە یەک جۆر مامەڵە دەکات لەگەڵ هەموو دنیادا یەک جۆر دەرمان دروستەکاتن ئەمە وەکو بڕاندەکە ئەنجا ئیمتیازی هەیە لە وڵاتەکانە لە قوفەرعی کردوتەوە لە ژێر
چاودێری خۆی ئەمە وەکو یەکەم نییە بەڵام هەر لەژێر چاودێری خۆیەتی بەدەر لەمانە کۆمەڵک ماوات هەیە تەقلید کراوەتەوە ینی هەر هەمان شێوەی ئەوانە تەقلید کراوەتەوە بە کوالیتی کۆنتترۆلدا ناڕاتن هەموو ئەمانە وای لە هەندێک شەریکات کردووە کە بە فعلی کاتێک ئەم ماوادانە دێنە هەرێمی کوردستان بە شێوازێک دێن ئەوەندە دەستی پێکراوە نرخ بۆتە چەند قاتی زاران کۆمپانیا ئامادە نییە بەم شێوازە مامەڵە لەگەڵ کاڵەکانی خۆی بکاتن ئەوانەی کە بڕاندە ئێمە قسەی لەسەر دەکەین چونکە لا یەزال ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر قسەیەک لەسەر مەسەلەی کوالیتی کۆنتترۆل بکەین چونکە ڕەبتی بەم مەوزوعەیە هەیە ینی ئەم شەریکانە بۆچی مەسەلەن وایان کردو لا یەزال لە هەرێمی کوردستانە ئەم کوالیتی کۆنتترۆلی کە هەمانە بەڕاستی من بۆ خۆم هەتا ئێستا جێگەی پرسیارە بەلای منەوە ینی تاوەکو ئێستا نازانین ئەو کوالیتی کۆنتترۆلی ئێمە لە چه ئاستەیەکدایە لە ستاندەردی یانیدایە یاخۆت نا چونکە زۆرێک لە دەرمانەکان دێنە هەرێمی کوردستان ینی بە فعلی ئیشکردنیان زۆر زەعیفە بە شێوەیەک ئەوەندە زەعیفە لە بازار مامەڵە هەر پێ ناکرێت لە کوالیتی کۆنتترۆلە دەرەچێ ینی نەمان بینی ڕۆژێک لە ڕۆژان ئەم مادانەی کە دێنە هەرێمی کوردستان کوالیتی کۆنتترۆلیان دەکرێتن ینی ئیعلانی نەتائیج بکرێتن چۆن نییە یان هەندێک لەو ستیکەرانەی کە ئەوان لە کوالیتی کۆنتترۆلە دەرەچێ بە نموزەت بینیومە ینی بە تۆپ دەتەوێت بەچی دەتەوێت لای خەڵک دەستی دەکەوێتن لە دەرمانی تر دراوەتەوە ڕقابەیەکی تۆکمەن نیە بیتەوە دووبارە سەیری کەیتەوە ئایا هەمان باچ نەمبەرە بم پاکەتەوەیە یان نە ئەمانە وای کردووە ینی زۆر جاران کۆمپانیا دەرمانی خۆی نەناسێتەوە لە ڕووی هەم کوالیتیەوە هەم لە ڕووی نرخەوە چونکە یەک لەو بابەتانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە قسە و باسی زۆر لەسەر هەیە مەسەلەی نرخە تا ئێستا نازانین ئەم مادەیە کە بڕاندیشە هاتووە بە چ نرخێکە هاتووە بەڵام ئێمەمانان کە لە بازاڕین بڕواب کە زاروێ پاکەتێک بە $2 هاتووتە بازار دەستی کۆمپانیا کەوتووە دەستی ئەم من کەوتووە کە وەکو بازرگانێکە ناومە تەسەوڕ کە بە 50 قاتی خۆی فرۆشتراوەتەوە ئەنجا لەگەڵ ئەم 50 قاتە ئێستا کە سیاسەتێکی نوێ هەیە لە بازارکردن بۆ نمونە من بە $2 دەرمانێکم کڕیوە دەیهێنمە ناو بازار داوای $20 دەکەم لەیەک هەر پاکەتێک $8 قازانجی تێدا هەیە ئاوا لەگەڵ شەریکات لەگەڵ مەداخر پێک دێ ئەگەر هەر 100 پاکەتێکت لە من کڕی من 50 پاکەتت بە هەدیە دەدەمێ 100 پاکەت من 50 دەدەمێ ئەمە 50 ئەقەلیەکەم باس کرد بۆ ئەوی بەلاتانەوە شۆک نەبن ئەمە لەلایەک ئەنجا کە دێتە ناو بازار ئەم دکتۆرە بەڕێزەی کە ئەم دەرمانە دەنووسێ ئەم دکتۆرە بەڕێزەی کە ئەم دەرمانە دەنووسێ ئەمیش دووبارە بازرگانیەکی تێدا هەیە بەشێک لە دکتۆرەکان ئێمە هەمووی ناڵین بەشێک لە دکتۆرەکان بەداخەوە ئەمیش زۆرێکە لە ناو نەخۆشخانە حکومیەکان وە لە دەرەوەش واتە لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیش بە هەمان شێوە ئەمە بوونی هەیە ئەگەرچی ئێستا لە کەرتی تایبەت تۆزێک کەم کراوەتەوە بەڵام هەر بوونی هەیە مندوب داخلی ناو نەخۆشخانەکانیش دەبێت مندوبی کۆمپانیا داخلی ناو نەخۆشخانەکانیش دەبێت نەخۆشخانە گشتیەکان بە دکتۆری وتو ئەگەر ئەم مادەیە تەڵەب بکەی لە تەجهیزاتەوە بۆی تەڵەب کرێ ئەمە بە تایبەتی لەو کاتانەدا زۆر بوو کە پارە هەبوو ئێستا کە کەم بۆتەوە چونکە حکومەت ئێستا پارەی نەماوە دەرمان کەمتر دەکرێت وای لێ دەکرد هەمان مادە هەبوو بەڵام شەریکەیەکی تر بوو وای لەم دکتۆرە دەکرد بەس بە وەستەیکەوەی کە ئۆفەرێکی پێ بداتن سەفەرێکی پێ بکاتن دیاریەک هەر یەک لەو شتانێک کە تو ناوی لێدەنێ ئەم مادەی واز لە دەینا کە لە نەخۆشخانە هەبوو مادەیەکی تری دەنووسی تەڵەبی دەکرد بۆی لە ڕێگەم شەریکەوە تەڵەب بکرێت ئەمە لە بازار لە کەرتی گشتی ئەمە بوونی هەبوو ئێستا کە کاڵ بۆتەوە بەڵام ئێستا ئەوە لە کەرتی تایبەت هەر بازاری تاوەتەوە داگیر کردووە ئێستا هاوڵاتی چۆن سیقە بکە و دکتۆرەی کە دەچێتە لای ئەو دەرمانی کە بۆی دەنووسێ بەڕاستی وایە ئەم دەرمانە چاکە لە منیش بپرسی من ناتوانم گرنتی بدەمە خۆمیش هەندێک دەرمانمان هەیە بڕاندە ڕەنگە هاوڵاتی سادە دەسی ینی پێی نەزانێ بەڵام بەڕاستی نرخیان گرانە زۆر باشە لە نرخی دەرمانە ئێستا ساری زۆر دابەزیوە فەرقی هەیە بۆی کە نزانین بەڵام نا 150 کەمە نا بە 15,000 ئەوەی کە تۆ ئەڵێی بە 15,000 و ئەسلەکە بە 67,000 15,000 لەکوێ 67,000 لەکوێوە دەرمانی کتر بوو پیشانی منیاندا وتیان ئەمەیان بە 30,000 ئەمەیان بە 250 ئەوە ئەسپرینەکەیە ئەوە پلافێکسنی ئەوە ئەسپرینەکە ئەوش هەمووی ئەزانین هەمووی شەریکە ئەسلەکەیت پێمانەڵێ واللهی قاچاخ یعنی هەر هەیە لە هەموو شوێنێک هەیە چی بکەین مەرجە هەموو قاچاخی بکەڵنێت نە مەرج نییە هەیە قاچاغە و ڕێک و پێکە باش
بەس هاتووە شێوازەکە هێناو شەرت نییە تەزویر بێ. ئەزانێت چی لەسەر نرخی دەرمان هەم لە نەخۆشخانە حکوومیەکان و هەم لە بازار ئێوە ڕۆڵتان چیە لەسەر نرخی دەرمان؟ نرخی دەرمان هەموو بیناوبین وەزارەتی سەحا لجنەی تەسعیری دەرمانی هەیە داها بەزێت تەوزی ئەکرێ بەسەر سەیدەلەکانە باوەڕ ناکەم سەیدەلی هەبێ پابند نەبێ پێوەی گشتی نرخی دەرمان بەرزە دکتۆرە لای هەرێمی کوردستانە بەرزە بەرزە واللهی بڵێم چی ئەی آخر تۆ توێ دەرمانەکە و کواڵەتی بێ ئەتەوێت دەرمانەکە و بە بەڕاد بێ ئەتەوێت دەرمانەکە و ڕقەمیەک بێ ئەی چۆن هەر بێگران بێ ئێستاش سەری دەرمان لێرە وەکو دەور و پشتەکەمان وایە لە ئێران هەرزانترێکین لە ئەستەم تورکیا هەرزانترێکین. بەڵام دکتۆرە هێشتا بەپێیەوەی کە لەگەڵ خاوەنکۆگەکانە قساکەی زۆر دەرفەتی باشتر هەیە کارزانیکەی لە 150. بۆ هەرزانی ناکەن ئەزانی چی بەنسبە سەیدە لێوانی ئێمە قانجازمان سابتە ئێمە لە بینی سەیدا بۆ سەی 20 قانجازمان سعری دەرمان زیاد بێ سعری دەرمان کەم بێ ئەمە قانجازەکەمان ئەوە هەیە لەبەر ئەوە ئەگەر یەکێ مەسئول بێ لە سعری دەرمانەوە کۆمپانیا سەرەکیەکانن ئێمە نین. ئێستا وەزعی دەرمان لەناو نەخۆشخانە حکوومیەکانە چۆن؟ زۆر باشە باشە باشتریشە بێ ئینشاءڵڵا. نرخی دەرمان بۆ زۆر بەرزە لە هەرێمی کوردستان تاتێت نرخی دەرمان بەرزتر دەبێتەوە. وڵی ئەوە بەهۆی ئەوەی کە کۆنتترۆل نەکراوە کۆمپانیەکانی دەرمان کە دەرمانەهێنن وە مەتخەرەکان و تەنان سەیدەلەکانیش بە خۆشمانەوە ینی بەڕاستی کۆنتترۆل نەکراوە ئەو ڕێژەی بۆ دیاری کە بۆی دیاری کراوە بە حساب زۆر لەوە زیاتر ئەخرێتە سەری دەرمان. مەگەل لیژنەکانی چاودێری نین لیژنەی چاودێری نین بە حکمی ئێمە مەزدارەکان هەمومان نەزانین ئەم مەزدارانە چەند مەزدەرێک دەرمانێنێ و ئەم مەزدارانەش لە ژێر کۆنتترۆڵا نین تا ئێمە بڵین هەر دانەیشان هەر مەزدارێک بە نرخێک دەرمانەهێنێت ئەمە وای کردووە لە ئەکسەر بۆیان گەر ئێمە وڵاتانی پێشکەوتون تەنها هەر وڵاتانی نزیکی خۆمان ئێستا بۆ وڵاتێکی وەکو ئوردون سیر بکەین لە ڕێی سندیکای دەرمانسازانی خۆیانەوە ئەوان کواڵتی دەرمانەکە و نرخی دەرمانەکە و هەموو ئەم شتانە کۆنتترۆل کراوە لەلایەن خۆیانەوە یعنی تۆ ئەگەر بۆ منە لە باشووری ئوردون یا لە باکۆری ئوردون دەرمانێ بکڕی لە سەیدلێکە هەمان نرخی هەیە بەڵام لە کوردستانە ئەمە کۆنتترۆل نەکرا ئەمە بە لیژنە ناکرێت ئەمە بێت لە مەزدەرەکەەوە لە سەرەوە کەیەتە خوارەوە بێک جار سیعرەکەی دیاری کرابێت بۆی ئیتر لە هەموو شوێنەکانی کوردستانە بەم نرخە باشتر دەرمان لێرە وەکو کاڵایەکی بازرگانی سیر دەکرێت یا وەکو ینی کاڵایەک کە ئەمنیەتی قۆمی لەسەرە. وڵی بەداخەوە دەرمان لە هەرێمی کوردستانە وەکو بۆتە بازرگانی ینی کاڵایەکی بازرگانی و خۆ دەوڵەمەندکردنە بەداخەوە دەبووە ئەوە وەکو ئەمنی قەومی سیر بکرایە بەڕاستی چونکە ئێمە دەرمان لە وڵاتانی ترە لە وڵاتانی پێشکەوتووە زۆر بە فیلتەری زۆر ئەڕواژ لە ژێر کۆنتترۆڵێکی تەواوی حکوومەتایە بۆ ئەوەی هەوڵاتیەکانی تەندروستی هاوڵاتیان بەڕاستی وەکو چۆن هەڵێ هێڵی سوورە ئەبێ ئەو هێڵە سوورە نەبەزێنرێت. ئێستا بەزێنراوە بەتەکیت. چەندین جۆر دەرمانی ساختە لە بازاڕەکاندا بوونی هەیە کە بە جۆرێک ساختە کراوە جیاکردنەوەی لە دەرمانە ڕاستیەکە زۆر جار بۆ دەرمانخانەکانی ژەستەمە. دەرمانی ساختە لە ڕووی ڕنگ و جۆر و بەرجەستەیی پاکەتی دەرمانەکە و تەنانەت زۆر جاریش لە ڕووی بۆنەوە لە دەرمانی ئەسڵی دەچێت بەڵام پێکاتەکەی یان لە گەشت دروست کراوە یان لە هەندێک مەوادی زیان بەخش کە زۆر جار دەبنە هۆی گیان لە دەستدانی نەخۆشەکە و جیاکردنەوەشی بۆ نەخۆش مەحاڵە. کێنەوانی دەتوانن دەرمانی ئیکسپایر و دەرمانی قاچاق بێنە ناو هەرێمی کوردستانەوە و لەسەر پشتی خەڵک ساخیان بکەنەوە؟ ئەمانە دوو جۆرن. جۆرێکیان کەسانی دەرەوەی مەجای طبین مەجای پزیشکین یعنی هەر بۆ خۆیان هیچ لیکێکیان لەگەڵ مەجای طبیان نییە ئەنجا بگرە سیاسیەکە بگرە بازرگانێکە بگرە هەر کەسێکە لەو خۆی دەستی داوەتە بازرگانی کردن هەوڵەدا لە ڕێگای کۆمپانیای ترەوە چونکە ئێمە نموزەتی بەڕاستی هەندێک بابەتەیە کاک جەلال کە قسەی لەسەر ناکەین بەڵگە و مستەمسەکی تەواومان لە بەردەستیانە بەڵام یەقینمان هەیە کە ئەم بابەتانە بوونی هەیە. زۆر جاران دەرمان لەم کەرکووک و لەم جنوبەیەی بەغداوە هەندێک دەرمان هاتووە بە 100% باس کراوە کە ئەمە دووبارە پەکیجی بۆ کراوە دووبارە بێ کارتۆن کراوەتەوە
دوور نەڕۆین لە ناو پارێزگای هەولێر زیاد لە 4-5 ساڵ بەر لە ئێستا یەکێ لە مەدخەرەکان کە ئێستا بە پێویستی نازانم ناوی بێنم لەبەرەوەی نەماوە یەکێ لە مەدخەرەکان لە زێرزەمینەکەی پاکەتی براند واتە مارکەی ئەسڵ پاکەتەکەی دەهات لێرە حەبێکی تر دروستە کراونەوە قالبەکە دەکراونەوە پاکەتەکەی دەخرا ئەوە بۆ ئاسایش دەستی بەسەداگرت و شوێنەکە داخرا و کەسەکانیش درانە محکەمە یعنی ئەمانە بوونی هەیە زۆریش هەیە لە دەرەوە دێتن بە شێوەیەکی قاچاق دێ و زۆر جاران ئەم قاچاغش کە دەشێ یعنی بابەتی باشیشن بەڵام بە طریقی کوالیتی و ئەمانە دانایە هیچ کوالیتێکی نیوە لە بازاڕیشە بوونی زۆری هەیە ئەمە خەڵکێکی کە نامەسوول ئەم شتانە دەکات و خەڵکێکی تریشمان هەیە بە فعلی بۆ خۆی کادری پزیشکیە دەرمانسازە پزیشکە کارمەندی تەندروستی هەرێک لەمانە ئەمانەش دەستیان لەوە هەیە زۆر جاران دەرمانی خراپ ساغەکەنەوە بەڵام ئەمانە تقریبا بە ڕێژێکی کەمترنەوەی کە مەسوولێتی لەبەر سەرشانیە بەڵام بە شێوەیەکی بیانی باریز ئەوەی هەبێ بەڕاستی ئەمن دەیجێڕمەوە بۆ دەسەڵاتی سیاسی کە ئەوان دەستیان تێدا هەیە و حکوومەت خودی خۆی دەستی تێدا هەیە چونکە ئێمە ئەگە سەیری هەموو دەور و بەرمان بکەین سەیری دنیا بکەین دەرمان ناکرێت لە ڕێگای هاوڵاتیەوە هاوردە ناو هەرێمی کوردستان یاخود ناو وڵات بکرێت بە شێوەیەکی گشتی دەبێت حکوومەت دەرمانی هاوردەک پاتن حکوومەت ڕێگای دەواازەی سەرەکی بێت و هێنانی دەرمان لە ڕێگەی حکوومەتیەوە بدرێتە کۆمپانیاکانەوە بۆی بۆ خۆیان بازرگانی پێ بکەن و بیدەنەوە مەداخیر و لەوێشەوە بۆ سەیدە لەوێشەوە بۆ هاوڵاتی سەبارەت بە ناوە دەویستین لە کۆگا حکومیەکاندا بۆ منە دەرمان ئەکسپایر دەبێت و لە دەرەوە دەسووتێنرێت بەڕێوە شوێنێکی تەنات خۆتان بانگشتی حاڵەت ئێمە ئەکسپایرە چۆنە ئێمە لە سلێمانیە کۆگای هەرێممان هەیە و کۆگای سەرەکیەکەی کە هەمانە هی هەرێمە هۆکاری بوونی ئەکسپایری دەرمان زۆرە یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە بەعزێ جار بەغا پابند نییە بەو کەمیەتێکی ئێمە ئەمانەوێت ئەوان بەغا ئێمە هەتاکو 2016 بە تەقدیر حاجە دەرمانمان داوا ئەکرد هەتا بە تەقدیر حاجەکەش نیانیانێ بە پێی پێویست بەعزێ مادە هەبوو زۆر ترێکیان ئەیانە لەوەی کە ئێمە داوامان کردو کە تۆ لەوە زیاتر داوا کردوێ بدەنێ بێ بە هۆکاری ئەکسپایرێ بێ بەعزێ جار ئەیان ناینێ 3 مانگی ماوە ئەکسپایر بێ جاری وا هەبوو مانگێکی ماوە ئەکسپایر ببێ ئەیان و سەرفیکە خۆشیان وایان کڕیوە ئێ سەرف نابێت لە ماوەی ئەو دوو مانگە ئەکسپایر بێ ئەوە دوو ڕێگا نەبوو فترێ لە 2015 ڕێگا نەبوو بینی کوردستان و بەغا تا دەرمان بگەڕێتەوە بایکۆت کرا دکتۆر و مقیمەکان و کارمەند بایکۆتیان کرد دنیا دەرمانساز یەک ڕۆژ بایکۆتی نەکردووە بعضی جار دکتۆرەکان لە پڕ قەرارەیەن دەرمانێک نانووسن باشی ئێمە ئەوە لەگەڵ سیفات ڕایەکزۆن هەوامان لێ هات سیفات ڕایەکزۆن جامسن ناینووسین با ببینوسن دەرمانێکی زۆر هاتووە گرانە لە دەرەوە بۆ لە دەرەوەی نووسن بۆ لە خستەخانە ناینووسن لە خستەخانەکە ناینووسن بوو بەهۆی بەبار سیفات ڕایەکزۆنمان ئەکسپایر بوو ناینووسن وەڵڵاهی زۆر باشە ڕێژەی دەرمانی ماوە بەسەرچوو لە کۆگاکانی حکوومەت یاریمی کوردستان ئەگەرچی ئێستا کەم بووەتەوە بەهۆی ئەو قەیرانەوە کە هەیە بەڵام بۆچی لە کۆگاکانی حکوومەت یاریم دەبێت دەرمان ماوەکەی بەسەر بچێت بەڵێ ئەوکو دەرمان ماوە بەسەرچوون ئاساییە بەڵام ئەوە ئاساییە کە دەرمانی ماوە بەسەرچوو بدرێ بە نەخۆش ئەگناتۆ وەجبەیەک دەرمان هێنرێت و ئەو وەجبەیە بۆ نمونە چەند دانەیەشی لێ ئەمێنێتەوە و سەرف نابێ و لە نووسراوە مەسەن دکتۆر پزیشکەکان نیانووسیوەیە لەو کاتەیە مەوسمی ئەو دەرمانە نەبوو ئەمێنێتەوە ئەوە ئاساییە ئەکسپایر بێت هەموو وڵاتانی دنیا ئەمە ڕۆیە بەڵام ئەوە ئاسایی نییە کە بین ئێمە ئەم ئەکسپایرانە بەکاربێنێتەوە بۆ نەخۆش دکتۆر لە هەرێمی کوردستانە خواستی دەرمان زۆرە ئەمە شتێکی تەبیعیە لێرە هەیە بە حکومیەوەی لەو کوردستانە بەڕاستی بە نازانستی دەرمانەکانە نووسرێت و نەخۆش خۆشی وا لە دکتۆرەکە ئاکا کە زۆرترین دەرمانی بۆ بنووسێ بە تەکید خواست لەسەر دەرمان زۆرە کە نابێ و بۆ شێوەیە بێت هەندێک لە دکتۆرەکان کاتێکە پسۆڵەی دەرمان دەنووسن بە جفرە دەینووسن ئەمە واتای چیەگەیان ئێوە لە سەیدەلیان ڕاستە ڕەنگە بۆ نمونە ڕێکەوتنتان هەبێ یا تەفاهمێکتان هەبێت لەگەڵ چەند دکتۆرێک بڕۆ لای سەیدەلی فڵانە کەس بیکڕا بەڵام هەندێ دەسوخەتی دکتۆر هەیە وەکو جفرەوایە کەس ناتوانێت بیخوێنێتەوە باوەڕتان ئێمە بۆچی پێویستەکە بۆ ناکرێت بە تایپی کۆمپیوتەر بۆ سپاس بۆخوا ئێمە هیچ ڕێکەوتن و شتێکمان ئێمە وەکو قسەد لێی خۆمان لەگەڵ هیچ دکتۆرێک و هیچ زۆر چۆنەڵی بێمنەتین بە ئەو مۆزوعە بەڵام ئەمە واقعان لە بازار ڕابوونی هەیە هەندێک سەیدە لەو هەندێک دکتۆر کە ڕێکەوتون و بە
جفرە لە بینی خۆیان نووسن بەڕاستی ئەمە پابند نەبوونە بە ئەخلاقی فزیشکیەوە و ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەم کەسانە نەخۆشیان نەخسوتە ناو چقی هەوکێشەکانەوە کە بیکرێ بە سنتەر و ئەو بێ نەخۆش خزمەت بکرێ نەک گیرفانی ئەو کەسان. جناب زانیارێک لەسەر دەرمان هەیە باوەڕ توایە شوێن ئەوانەی کە دەرمانی قاچاق کە دەرمانی ماوە بەسەرچوو لە بازاڕە ساغەکەنەوە نرخەکەی بەدڵی خۆیان بەرزەکەنەوە هەموو کەسم ئەتوانە بیکایە خەڵکیشان لە پشتە دەستێکیان لە پشتە بە تایبەتی کامڕۆ دەوترێ دەرمان هەندێک خەڵکی سیاسیشی هاتوۆتە پشت بەتاکید هەر لە پشتی بووە ینی ئەو کەسە سیاسیانە بە دڵنیاییەوە هەر لە پشتی ئەمانەوە بوون و ئەو کۆمپانیا زەبەلەحانی کە ئەتوان ئەم کارانە بکەن خەڵکێکی فەقیر ناتوانێت ئەمە بکەوە خۆیانن و ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەچن ئەم کاراناکەن و دەڵدانێنەوە بۆ خەڵکی تریش ئەگەر بێت و هەڵەشی نەبێ ئەمان کێشەی بۆ دروستەکەن. یەکێک لە پاڵپشتیکەرانی بازرگانەکانی دەرمان بەشێک لە پزیشکەکانن کە بە گرێبەستێکی تایبەت دەرمانەکانیان لەسەر گیرفانی نەخۆش بۆ ساغ دەکەنەوە. بەپێی زانیاریەکان ئەو گرێبەستانە لە ناو پزیشکەکاندا بەتایبەت لە شاری هەولێر بووەتە دیاردا. بۆ نمونە کاتێک دەرمانێک ماوەی بەسەرچوونی 3 مانگی ماوە بازرگانەکان لەگەڵ پزیشکێکی تایبەت کە ئەو جۆرە دەرمانە بۆ نەخۆشەکانی بەکاردێنێت ڕێک دەکەون کە دەرمانەکانی پێش بەسەرچوونی بۆ ساغ بکاتەوە بۆ مەرجەی لە 150 دەرمانەکە بۆ پزیشکەکە بێت. لە دوایە و ڕێککەوتنەش پزیشک لە خۆت و خۆڕا ئەو جۆرە دەرمانە بۆ نەخۆش دەنووسێت یان بە جۆرێکی تر گەربێت و ئەو پزیشکا و جۆرە دەرمانانە بۆ نەخۆشەکانەوی بنووسێت کە تایبەت بن بەو کۆمپانیایانەی ئەو بازرگانە بریکاری دەکات بەپێی خەمڵاندنێکی مانگانە بۆ بەکارهێنانی دەرمانەکەی بڕەپارەیەک یان ئۆتۆمبیلێک یان گەشتی وڵاتانی دەرەوەی بۆ دەستەبەر دەکات. لە ناو کەرتی تەندروستی حکومیە بۆچی دەرمان لە ناو کۆگا حکومیەکانە ماوەیان بەسەر دەچێت؟ ئەمەیان دوو جۆرە. یەک پەیوەستە بەم جۆرەی کە باسم کرد جۆرێک لەوەی کەوا تەڵەبی دەرمان دەکرات لەسەر ئاستی خواستی دکتۆرێکی نامەسئول نابەرپرس لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرەکانی تر دکتۆرێکی نامەسئول هەبوو لە ڕێگای مندوو بێکەوە تەڵەبی دەرمانێکی دەکرد هەمان دەرمانی شەبوو بەڵام شەریکەی جیاواز بوو. باشە شەریکەی جیاواز بوو بەڵام ئەو دەویست دەرمانی ئەم شەریکەیە سەرف بکاتن هەمان ئیش دەکا پێدەچێت ئەو شەریکەی کە تەڵەبی لەسەر دەکا کێ لە پشت بێت خایکی شێ بێت چی لە پشتە کێشە نییە گرینگ ئەم دکتۆرە ئۆفەرێک لەم شەریکەیە وەرەگرێ سەفەرێکی ئەوروپای پێ دەکا یان دیارێکی بۆ دەچێت. ئەمە بابەتەکە من دەتوانم کاگە بازمە ناو کەرتی بچمە لە ناو یەکێک لە نەخۆشخانە حکومیەکانە لەگەڵ دکتۆرێکان من قسە بکەم بڵێم ئەم ئۆفەرەمان هەیە یا ئەم جۆرە هەبە لەسەر فلان شەریکە تۆ تەڵەب بکە یا دەبێ من ئیلا پشتیوانی یەکشمە بتوانم بچمەوە بکەم. ئەمە وەکو پێم وتی ئێستا کە ئەمە زۆر دەگمەن بووە بۆ پارە نەماوە کڕینی دەرمان لە ڕێگای حکوومەتەوە زۆر 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 زەحیف بووە بە شێوەیەک زەعیف بووە کە ناتوانێت دەرمانی هەفتەیەک بکڕێ. باشە بەڵام پێشتر کە پارە زۆر بوو هەر نەخۆشخانەیەک دەیتوانی تەڵەبیەک بەرز بکاتەوە ئەو دەرمانانم پێویستە بە شێوازێک یان خۆی دەیکڕی یا لە ڕێگەی تەجیزات یا لە ڕێگەی فەرمانگەی تەندروستی یا لە ڕێگەی وەزارەتەوە بەجێری ماوەڵەکە جیاواز بوو چونکە چەند ماوەتەکە بەرزتر بێتن و ڕێژەی کڕینەکە و پارەکەی بەرزتر بێ دەڕوا بۆ وەزارەت و بەرزە بێتەوە بۆ حکوومەت. ئەمە بابەتێک بوو وەکو وتم لە ڕابردوو ئاماوا بوو ئێستا کەم بۆتەوە بۆی کەەوە تو ئێستا بڕۆیتە ناو مستەشفا بڵێ ئەم دەرمانە مێوەرە بۆم بکڕە هەتا هێوارێ بڵێ بۆشم بێنە بەڵام کەس نییە پارەی پێ بدا حکوومەت نیەتی تابیکڕێتن بەڵام لە کەرتی تایبەت ئەمە زۆرە ئێستاکە ئەمە زۆرە ئێستاکە بەڵام لە کردە گشتیەکەیە چووکە بەپێ هەندێک لە زانیاریەکان کە دەوترێت ینی ئەوەی کە لە نەخۆشخانە یا دکتۆر تەڵەبی دەرمانێکی دەکرد هی فڵان شەریکە کە بەرپرسێک یا بازرگانێکی گەورە لە پشتی هێنانی دەرمانی ئەو شەریکەوە هەبووەوەی کە ساقی بکاتەوە لە بەپارەی حکوومەت. ئەمن وتم کەم شەریکەی با بڵێن شەریکەنە لە شەریکە گەورەتر وەکو بڵێ ئەوەی کەەوە بازرگانی بە دەرمانەکە دەکاتن ینی مەسەلەن ئێمە ئێستا ئەشخاصمان هەیە مەسەلەن لەوانەیە چەند کۆمپانیایە چێ بێ کەم کۆمپانیا هەیە هاوردەکردنی دەرمان بکاتن ئی کەسی سادە هەبێ بۆ نمونە کەسێکی وەکو من و تو بێ زۆر بەدەگمەندەی دۆزیتەوە باشە و ئەگەر هەش بێ مەوادەکەی مەوادێکە ئەوەندە بارز نییە لە بازاڕە زۆر بڵاو بۆ بێتەوە
ئەمما دانەیەکەوەکو پێم بڵێ شەریکەی هەندێک شەریکاتی براند و ئەمانەکە وەکالەتیان وەگرتووە ئەمە بە کەسی سادە نەکراوە و لێژ ناگەڕن بە کەسی سادە بکرێتن چکەمە بینیمانە لە بازار ینی شتانەمان بینیوە تا ڕادەیەک ئیسیغلال کراوە ئەم بازارە ئەوە بە ئاسانی ناتوانانی و ئیسیغلالەکەشی بۆیەکەوە مەسەلەن کاتێکەوە چەند کەسایەتێکی دەسەڵاتدار لە بازرگانیکردنەکەیە کۆمەڵی خەڵکیان لە خوار و خۆیانەوە کار پێ کردووە بۆی کارەکانی وان ڕایی دەکەن ئەمان زیاتر دەستیان ینی بڵێ کراوەتر دەبێت کاتێک کە دەڕواتە ناو مستەشفایەک یاخود بڵێن کەرتێکی گشتی ئەمە وەکو گوتم لە ڕابردووە شتانە زۆر کراوە لە کەرتی گشتیە حتمما لە کەرتە گشتیەکەشا چ بەڕێوبەرە چ وەزارەتە چ دام و دەستگایەکیە لەوێش حزب تێدا باڵا دەسە هەوڵەدەن تەنسیق لەگەڵ ئەو کۆمپانیایە دەکەن کە خۆیان هیتیان کاتێکە حکوومەت دەیەوێت فەرمانگەیەکی تەندروستی دەیەوێت دەرمان بکڕێت لە بازاڕە پێویستی بەم دەرمانە هەیە تەندەری ئەم دەرمانە چۆن لەگەڵ کۆمپانیەکانە مامەڵە دەکەن بۆچی هەموو جار دەبینی هەندێک کۆمپانیای زەبەلا خاوەن پشتێکی باش دەبنە خاوەنی ئەو تەندەرە تەندەر بە حکمیەوەی کە ئێمە لە کاتی دەست بەکاربوونمان لە ئەنجومەنی پارێزگا یەک لە کارە هەر ڕئیسەکانمانەوە هەیە دەبێت دەستمان لە یاخود بڵین چاومان لە ناو هەموو تەندەرەکاندا هەبوو بێ ئەوەی کە لە سنووری پارێزگا دەکرێت چکە ئێمە چەند زۆرێک تەندەرمان هەیە تەندەرێکمان هەیە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی تەندروستی بۆ نمونە لێرە دەکرێت لە هەولێر بەڵام تەندەرێکمان هەیە گەورەتر لەسەر ئاستی وەزارەت و حکوومەتەوە دەکرێت ئەوەی کە لەسەر ئاستی فەرمانگا دەکرێتن ئەگە غەڵەت نەمەم ڕێژەکەی پێشتر لە 100 ملیۆن و ئەو دەوروبەرانە بوو دینار ئەوەی کە پێشتر زانیارێکی بۆ شێوازم هەبوو بەڵام بە حکمیەوەی کە ئەم بودجە و پارەیە بڕا یعنی تا ئێستا تەندەرێک نەهاتوت بەلای ئێمەدا ڕۆیشت بوو بێ هاتوویتە لای ئێمە تەندەری دەرمان کرابێ ئەوەی کرابێ ینی شتی بەسیط بووە چەند ملیۆنێک دەرمان لە شوێنێکە بۆ شوێنێکە کرابێ شتی گەورەتر زەخم ناڵم پێشتر بەو شێوازە بووە ئەنجومەنی پارێزگا لە ڕابردووە بە یاسا سەرکرا بوو کاری نەدەکرد بەم شێوازە لە ڕێگەی محافظە ئەم تەندەرە دەکرا تەندەرێکی ئەعلام بکرێتن چێ دەیگرێتەوە بەڵام چێ دەیگرێتەوە ئەمە بۆ خۆی پرسیارێکە لە کاتی خۆیان چۆن تەندەر کراوە ئەمەی کە دەستی لە تەندەر هەبووە ئێمە لا یازال هەندێک مەسەلەن تەندەر وشتمان هەبووە خاڵێک لە تەندەریندا هەیە باسەکاتن دەڵێ مەرز نییە کەمترین ڕێژە وەربگرین بە پاساوی ئەوەی کە مەسەلەن ئەمن دەیدەمە جەلالی لەبەرەوە ئیشی زۆر جوانە لە سابقەی هەیە ئەگە گرانیش بێ هەردەیدەمە فلانی یعنی ئەمانەمان بینیوێ مەسەلە گریبەست یەک لەوانەی کە من وەکو سەرۆکی لیژنەی دارایی بە دۆدەچوونم بۆ هەندێک لە گرێبەستەکان کرد لە خاڵێکە من دەستم بەسرا بۆی من نەتوانم بە دۆدەچوون بۆم گرێبەستە بکەم گرێبەستێک کراوە بۆ دابینکردنی خواردن بۆ نەخۆشخانەکان لەم گرێبەستە لە بینی جەلال و لە بینی عەباس ئایا بدرێتە جەلال یان عەباسی بنموزە ئەم دێن مۆسکە زۆر کۆمپانیەکان دراوەتە جەلالی لەبەرەوەی جەلال ئەسبەقیەی هەیە بەڵام نەدراوەتە عەباس عەباسی شەر ئیشی هەبووە لێش دەزانێ بەڵام کە دراوەتە جەلال هۆکارەکەی چییە نازاندرێ هۆکارەکەی چییە بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە لە خلالی ساڵێکە جیاوازی نێوان من و تو ئەگەر تەندەرینکەکە بۆ من دەربچووبایە لە خلالی یەک ساڵی 700 ملیۆنمان فەرقە لە خلالی یەک ساڵی من بە کەمتر لە 700 ملیۆنم لێداوە و دەشیکەم بە هەمان مادە بەڵام بەرامبەر دەڵێتن بە پاساوی ئەوەی کەوە ئێمە گومانمان هەیە بۆچی بە کەمترن لێداتن ئەوە زیاتری لێداوە قەینا بەز ئیشی جوانترە یعنی ئەم خاڵە لێرە دەستی من دەبەستێ یەک لە مەرزەکانی کە دەڵێتن مەرز نییە بیدەمە هەرزانتر خۆی تەندەر بۆ هەرزانوی کوالیتی باشتر بەڵێ ئەمە یەک لە خاڵەکانە کە تەندەر بۆ ئەوەیە کوالیتێکی باشی هەبێ و نرخەکەشی گونجاو بێتن نرخەکەشی گونجاو بێ من ئێساکە بۆ نمونە ئەگەر ئەم مێزەیە بکڕم هەمان مێز هەمان کوالیتی بەدەستم بکەوێتن بە 10 دینار بۆ بیکڕم بە 12000 دینار پرسیارە ئەمە بۆ بیکڕم بە 12000 دینار مەسەلەی تەندەری لە ڕابردووە بەڕاستی پرسیاری زۆری لەسەرە نەک لە سێکتەری دەرمانە لە هەموو سێکتەرەکانە بە حکمی کە من سەرۆکی لیژنەی داراییشم و جێگرم لە لیژنەی تەندروستیە من پرۆژەکانی ڕابردووی پارێزگای هەولێرم لە دەستیە لە پرۆژەکانە یعنی دنیایەک پرسیاری تێدا هەیە ئەم پرۆژانە بۆ بەم شێوازە کراوە پرۆژە کراوە بێ ئەوەی بدرێتە تەندەرینجیش بە دنیایەک بە ملیار دیناری تێدا هەیە نەک بە دانە 2 ملیار نەک بە ملیۆن یعنی بە ملیار دینار نەدراوەتە تەندەرینجیش دنیایەک شتی بەم شێوازە هەبووە بەڵام دەستەڵاتێکی ڕقابی ڕێک و پێک نەبوو بتوانێت هۆکارەکەشی چییە هەر هەمووی ئەوەیە کە حزب بەڕاستی حکوومەتی تەواو پەک خستووە نایە لە کاری خۆی بکە نایە لە سێکتەرەکان بە شێوەیەکی ڕێک و پێک ئەوەندەی حزب کار دەکاتن نە حکوومەت نە هیچ دەدام و دەستگایکی ڕقابی تشریعی ناتوانێت کاری خۆی بکات
تەندەرمانی هەر کەلیمەی تەندەرمانی ئەمە ئەم کەلی بەکاری هێڵن تەندەری دەرمان وەڵڵای ئەمە تەندەری دەرمانمان نییە ئێمە لوجنەیەکی مشتریاتی کڕین دەرمانمان هەیە ئەم لوجنەی مشتریاتە کەڤەرمان مەسەلەن بڵێن خەستەخانەی بۆ نمونە خەستەخانەی ڕقم یەک لیستێکی دەرمانی هەیە کە ئەو لیستی دەرمانەیە کە لە بەغاوانێ ئەو دەرمانانەی تیان نییە ئەیکا بە لیست ئەی با بۆ تەجیزات لەسەری ئەنووسە نیمانە ئەو لیستەیەتەوە بۆ ئێمە سەیرەکەین ڕاستەکان دیە لوجنەی کڕین ژمێریاری ئەچێ بۆ ژمێریاری مدیر عام لەسەر ئەنووسە بەشی دەرمان یا بۆ لای ئێمە سەیرەکەین کە تەجیزات لەسەری نووسیوە نیمانە ئێمە ئەمە بە تەفسیل بۆ دەگەڕمەوە با هەموو کەسێ بزانێت چۆنە ئێمە نووسین ژمێریاری چێ بۆ ژمێریاری بەرەوبەری بەشی ژمێریاری ئەڵێ پەسەندە پارەمان هەیە بۆ ئەم بڕی دەرمانە ئەگەڕێتەوە بۆ لای ئێمە ئەم دەرمانایەتەوە لای ئێمە پارەمان هەیە بڵێن ئەسپرین ئێمە چەند کۆگای دەرمان هەیە لە سلەیمانیا هینی خاص پرایڤێت 22 هەیە 22 دانە کتابەکەین بۆیان ئەڵێن ئەسپرینمان ئەوێ ئەم بڕنگ ئەسپرینەمانێت 200,000 دەنگمان ئەوێت ئەینەرین بۆ هەر 22 کۆگاکە پیانە لە ماوەی 15 ڕۆژە جوابمان بەنەوە دوای 15 پارەکەمان بڕەکەی دوای 15 ڕۆژ لەم 15 ڕۆژە هەموو کۆگایەکی دەرمان زەرفێک ئەدێرێتەوە بۆمان ئەنووسێ دەنگی بە 100 دینار کەرتی تەندروستی لە نێوان کەرتی تایبەت و گشتیدا هاوڵاتی نەخۆشی کردوتە قوربانی و بەشێک لە سیاسیەکانیش وە ئالوودەی بازرگانی دەرمان بوون بازاریان قۆرخ کردووە و کەرتەکانیان تێکەڵ کردووە ڕێک و پێک وەک سیستەمە حکومڕانیەکەی هەرێمیان لێ کردووە کە بەرهەمی سیاسەتیان هەرێمی هێناوەتە سەرساجی عالی و دەرمانیشیان کردووەتە ژەهرێک بۆ گیانی هاوڵاتی بەڕاستی ئێمە لە وەزعێکی زۆر خراپداین لە ڕووی تەندروستیەوە بەڵگە بۆ ئەو قسەی من بەسە کە هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە لە وڵاتەکەی خۆمانە چارەسەری خۆی ناکاتن لەو سەری بێدەسەڵاتەوە بۆ ئەو سەری بەدەسەڵاتەوە کە دەسەڵاتی ناوەم حکوومەتەدا هەیە هیچ کامیان ئامادە نییە عیلاجێکی تۆزێک قورسی خۆی لەو هەرێمی کوردستانە بکاتن دەلالەتە لەسەرەوەی کە کەسی قەی بەم هەرێمی کوردستانە نییە ئەوەی تێدا بۆتە قوربانی هاوڵاتی سادەکەی خۆمانە ئەمە نەبێتە قسەیەک بۆ ئەوی خەڵک تاوتەوە بی وابێ نەخێر پسپۆری زۆر لێ هاتوومان هەیە پزیشکی زۆر لێ هاتوومان هەیە ستاف و کارمەندی زۆر لێ هاتوومان هەیە و تەنانەت دەست ڕەنجینی زۆر لێ هاتوومان هەیە توانایەکی بێحەدمان هەیە دەتوانم بڵم لەسەر دەستی ئەوانە لە دڵسۆزی ئەوانە ئەم کارانە دەکرێت گەنە بەڕاستی بەم هاوکاری کە حکوومەت هەیەی هەرگیز ئەم وەزع بەڕێوە ناچێت هەندێک لە دکتۆرەکان دەبینی بە تایبەت خۆیان هەندێک شەریکات دەنووسن بەڵێ ئەمە هیچ ڕێکەوتنێکی تایە کە هەمیشە ئەو دەرمانی زۆر جار شەرت بە ئێمە چۆن ئەڵێ شتەکە بە شێوەیەکی واقعی باسیکین بابەتیانە باسیکین بەڕاستی زۆر جارە گونجێ خۆی ئەم دکتۆرە خۆی ئەم دەرمانی بە دڵدێ فعلەن ئەم دەرمانە دەرمانێکی باش بێت و ئەو گونجێ هەندێک جاریش کە ئەمە ڕێکەوتنێک هەبێت و لە بینی دکتۆرەکە و لە بینی ئەگەر ڕێکەوتنەکە هەبێت لە مقابلی چی هەیە ئەم ڕێکەوتنە والله ئێمە وەکو ئەبیستینەوە ینی بە مقابلی مەسەلەن سەفەرێکە یا شتێک لەو بابەتانە بازاڕی دەرمان لە هەرێمی کوردستانە ئاڵۆزە بەڵێ ئاڵۆزە بازاری دەرمان لە کوردستانە بە تایبەتی ئێستا قسەی لێ ئەەکەین بەڕاستی بازارێکی ئاڵۆزە تا چەندە وەکو کاڵایەک سیر دەکرێت کە توجارەتی پێوە بکرێت ئەتوانم ئەگەر وەکو ڕێژەی سەدی پێت بڵێم لە 170 بۆ 80 وەکو کاڵا تەماشاکرێت وەکو لایەنە مرۆیەکەی کەمتر ئەم کاڵایش لەسەر پشتی کێ ساغەکرێتەوە لەسەر پشتی و هاوڵاتیانی کە بەڕاستی ئێمەیان بینین لە بە بۆچوونی خۆل لە سەتا چەندە دەرفەتی ئەرزانکردنی دەرمان هەیە لە بازاڕە ئەگەر بێت و ڕێگە بدرێت منافسەیەکی بە قووەت و بە یەک چاو تەماشای هەموو شەریکانکان بکرێ بۆ داغڵکردنی دەرمان پێم وابێت لەو کاتەیە ئەتوانین دەرفەتێکی زۆر دروستکەین بۆ دابەزاندنی دەرمان لە هەرێمی کوردستان بە ڕێژەی ئەتوانم بڵم لە 150 ئەتوانین دابەزێنن